پەنگاوی دوورگەسەنگە بە تەواوی سوتاوە. پەنگاو یان زەلکاوی دوورگەسەنگ هەڵکەوتۆ لە ڕۆژهەڵاتی شاری نەغەدا 47 ساڵ لەمەوبەر وەک زەلکاوێکی نێونەتەوەیی تۆماری جیهانی کراوە. ئەندامانی کۆمەڵەی ژینگەپارێزی نۆژینی سەوزی نەغەدا لە چەند ساڵی ڕابردوو توانیویانە ئەم پەنگاوە ببوژێننەوە و لە مەترسی لە ناوچوون ڕزگاری بکەن. تاڵاوی دوورگەسەنگ یەکێک لە گرنگترین و چۆن بڵم باشترین تاڵاوەکانی دەوروبەری دەریاچەی ڕزایەیە کە بە مەساحەتی 735 هێکتارە لە ساڵی 54ەوە سەبتی کۆنڤانسیۆنی بینالمللی ڕامسەر بووە و ئەلعانەکانە زیاتر لە 23,000 باڵندە لە 65 جۆر باڵندەیە 65 گونە باڵندە لەو تاڵاوەی وجودیان هەیە. تاڵاوەکان هەرزووکەم ئەو مۆهێبەتە ئەو نێحمەتە نەسیبی هەموو جێگایەکی نابێ ئەو تاڵاوەی کە لێرە ئەمە دەیبینین چۆن بڵم قازانجێکی یەکجار زۆری بۆ منتەقەی هەیە. ئاوی بنهەرزی دەتوانێت تەغزیەی ئاوی بنهەرزی بۆی کە چۆن بڵم جێگایەکە بۆ گەشتیاری جێگایەکە بۆی کە ئاژەڵی بەقەول خەڵکی مەڕووماڵ یا بڵێ مەسڵە بە جوورێک لێرە ئیستفادە دەکەن. زەلکاوی دوورگەی نەغەدا بە یەکێک لە زەلکاوە گرنگەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دێتە ژمار. ئاستی ئاوی ئەم زەلکاوە لە کاتی کەم ئاویدا 1400 دۆنم و لە ساڵی پڕ ئاویدا دەگاتە 3000 دۆنم. بەداخەوە تاڵاو کە ئاوریگرت ئاوری ئەسڵی تاڵاو لە قسمەتێکی تاڵایە بوو کە پوششی جیایەکەمان زۆرتر لەوێدایە و ئەکسەری ئاژەڵ باڵندەکانی شەر لێوێدا دەژین. دەتوانین بڵێن بەتە ئێستا مەساحەتی دقیقمان بەدەست نییە وەلی حدودی شاید 40 تا 50 هێکتارمان سوتاوە. هەموو نەفێکی بۆ مابووکە کە بە وەختێک ئەو تاڵابە ئەگەر و ئاوی تێدا بێ بۆ منتەقەی بۆ هەمووی ئیسفادە هەیە. وەختێک بیرەکانی مە ئیشێک دەبن ئەگە ئەو تاڵابە ئاوی تێدا بێ بیرەکانی مە هەموو دەوانەی دەبێ قەدی شگرن بۆ بیریمە. ئەم زەلکاوە سەدان جۆر بوونەوەری خۆوڵاتی لە خۆ دەگرێت و ساڵانە میوانداری لە هەزاران باڵندەی کۆچەر دەکات.